سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرد پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە محەممەد صلی الله عليه وسلم دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا پێغەمبەری خوا فریاد ڕست بووە؟ ئایا پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم فریاد ڕستی تەنها چینێک یاخود ڕەگەزێک بووە؟ ئایا پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم لە ڕۆژی دوایشدا دەبێتە فریاد ڕست بۆمان؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بە ناوی خودای گەورە و میهرەبان سەرەتا بەخێرهاتنتان دەکەین. درود و سەڵات و سەلام لەسەر گیانی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. بەڕاستی پێم خۆش بوو کە ئەم پرسیارەت کرد، پرسیارێکی جەوهەریە، پرسیارێکی ڕۆژگاریە کە ئێستا بە تایبەتی میلەتی کوردی موسڵمان بەرەو یادی لەدایکبوونی پێغەمبەر دەچێ عەلەیهی سەڵات وەسەلام. گرینگە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار ئەم پرسیارە لە خۆی بکات: ئایا محەممەد، ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆچی لەدایک بوو؟ خوای پەروەردیگار بۆچی پێغەمبەری هەڵبژارد بە پێغەمبەر؟ طبعا ئامانج لە لەدایکبوونی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ئامانج و هەدەفی هەیە، بەڵام ئێمە بە کورتی لەم چەند خولەکەیە باسی دەکەن. یەکەمیان هەدەف و ئامانج لە لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە بوو پێغەمبەری خوا هات بۆ لەناوبردنی تاغوتەکان، ئەو تاغوتانەی کە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆیان کردبوو بەخوا، خەڵک ئەم تاغوتانەیان دەپەرست. خوای پەروەردیگار لە سوورەتی ذاڕیات بە پێغەمبەر موسا دەفەرمێ: ئیذهب ئیلە فیرعەونە ئینەه طەغا. ئەی پێغەمبەر موسا بڕۆ بۆ لای فیرعەون، چکە فیرعەون توغیانی کردووە. توغیان یعنی دەرچوون لە سنوور و حدودی خوای پەروەردیگار. لە ئاەتێکی تر لە سوورەتی نەحل خوای پەروەردیگار دەفەرمێ: وەلەقەد بەعەثنا فی کولی ئومەتی ڕەسوولا ئەن اعبدوا الله واجتەنیبوا الطاغوت. یعنی ئێمە هەر پێغەمبەرێکمان بۆ هەر قەوم و گەلێک ناردبێت، هەدەف و ئامانج لە ناردنی ئەو پێغەمبەرە ئەوە بووە خوای پەروەردیگار بە تاک و تەنها بپەرستێت و هەرچی تاغوتە، هەرچی سەنەمە، هەرچی بتە ئینکاری بکرێ و لەناو ببردرێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێش لەدایکبوونی، طبعا پێغەمبەری خوا لە شاری مەکە لەدایک بووە، طبعا پێغەمبەری خوا پێش لەدایکبوونی وەکە لەدایکیش بوو 306 بت، 306 سەنەم لە ناو مەکەیە بوو. عەرەبەکان سوزدەیان بۆ ئەبرد، ئێیان پەرست. بەڵام کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وەسەلام، یەکەم هەدەف، یەکەم ئامانج کە خوای پەروەردیگار پێغەمبەری پێدانارد، وتی: یا محەممەد ئەم بتانە لەناو بە. چۆن لەناو بە؟ پێغەمبەری خوا یەکەم جار نەچوو تەورێک بیورێک دەست دەتێ و لەناو بیتە هەموو بتەکان بشتێنی، نە، عەقڵی عەرەبەکانی گۆڕی بە دەعوە و بانگەواز. پێغەمبەری خوا 13 ساڵ لەناو ئەو قەومە ماوە بۆ ئەوەی فکر و بیر و هۆشیان بگۆڕێ، و پێغەمبەری خوا ئەلحەمدوللیلا هەدەفەکەی خۆی، ئامانجەکەی خۆی پێکا، وردە وردە خەڵک بەرەو ئیسلام هات، وردە وردە خەڵک بیرەکەی کراوە، وتی ئەمە دار و بەردە ئەپەرستێن، خوایەکی عەزیم هەیە، ئێمە دەبێ خوایەکە بپەرستین. ئەمە هەر بە کورتی هەدەف و ئامانج لە هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دووەمین هەدەف و ئامانج کە پێغەمبەری خوا بۆی لەدایک بوو، کە پێغەمبەری خوا بۆی هاتە پێش، دا پێشکەشکردنی ئەخلاق و ڕەوشتێکی باش، پێشکەشکردنی ئەخلاق و ڕەوشتی جوان. طبعا پێش ئەوەی پێغەمبەری خوا لەدایک بێ عەلەیهی سەڵات وەسەلام، خۆت ئەزانی عەرەبەکان لە بەدڕەوشتێکی زۆر ڕووچوو بوون و لە داوێن پیسیا بگرە، لە زیندە بەچاڵکردنا بگرە. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ: ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریمە الئەخلاق. کەواتە پێش هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عەرەبەکان ئەخلاقیان نەتەواو بوو. بەڕاستی ئەمڕۆ ئەگەر سەیری جیهان بەگشتی بکەین و بە تایبەتی موسڵمانان، پێویستیان بە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. خوای پەروەردیگار لە قورئان وەصفی محەممەد بەچی دەکا؟ نە بە سەیارە، نە بە حیمایە، نە بە قووەت و دەسەڵات، نە بە جوانی، بە وەصفی محەممەد دەکا: وئینەکە لەعەلا خولوق عەظیم. بە سیغەی مبالغەش پێی دەفەرمێ: یا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام،
تۆ لە ڕەوشت بەرزەکانی تۆ ڕەوشتێکت هەیە بەڕاستی ڕەوشت و ئەخلاقی تۆ لە قیمەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆی ئەم ڕەوشتەی هەبوو دەبێ ڕەوشتی ئەو کەسانەش بگۆڕێ کە پێچەوانەی ڕەوشتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە بەچی دەبێ؟ بەوەی دەبێ پێغەمبەری خوا خۆی قدوە بوو وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. بزانە ئەوە وەصفی خوای پەروەردیگارە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی. بزانە چەند جوان پێغەمبەری خوا ئەفەرمێ خوای پەروەردیگار منی پەروەردە کرد بە ڕەوشت و ئەخلاقێکی بەرز. سێمین هەدەف و ئامانج کە پێغەمبەری بۆ هات عەلەیهی سەڵات وەسەلام بەرپاکردنی عەدالەت و دادگەری. پێش هاتنی پێغەمبەری خوا ستەم، زوڵم، چەوساننەوە، کردنەکۆی لە گەلێک زۆر بوو. بەڵام کە محەممەد هات عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردیگار وتی یا محەممەد ئیشێکی ترت لەسرە، ئەویش بەرپاکردنی دادگەری و عەدالەتە. و هەم لە خۆشی یەکەمین لە خۆیەوە دەستی پێکرد ئەم عەدالەتە. بەرپرسانی ئەمڕۆی وڵات بەڕاستی ئەوەی گەف و لافی عەدالەت و دادپەروێری لێدەدا دەبێت لە خودی خۆیان دەست پێ بکە. ئینجا لە دەوروبەری خۆیان ئەگەر ناتوانێت عەدالەت و دادگەری لە نێو خەڵکا بچەسپێنی. طبعا کاتێک باسی هاتنی پێغەمبەرەکەین عەلەیهی سەڵات وەسەلام، خاڵێک زۆر گرینگە لە بەرچاو بگرین، ئەویش پێغەمبەرایەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام لە چوارچێوەی هەموو ئەو کارانەی کردیتی، چوەکو فریادڕەس، چوەکو هەر عینوانێکتر. چونکە ئەم خاڵە زۆر گرینگە، مستەشریقین بە عەمد و بە قەست طریقەیەکیان بەکارهێنا بۆ لێدان لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. دوایش بەعزێ لە نووسەری موسڵمان شوێنی ئەم ڕێگەیە کەوتن پێغەمبەریان وا ناساند عەلەیهی سەڵات وەسەلام کە سیاسیەکی زۆر بەتوانا بووە، یان دەڵێن عەبقەری بووە، یان دەڵێن عەسکەری بووە. لە ڕاستیدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەنها پێغەمبەر بووە. ئەوان مەبەستیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بەرجی وەحی بێننە دەر، چونکە ئەگەر وەحی لەگەڵ نەبێ وەکو کەسێکی دەمێنێت وەکو هەر کەسێک لەو کەسانەی لە مێژوو هەڵکەوتونە. ئەو کاتی قابل دەبێ بۆ ڕەخنەگرتن، قابل دەبێ بۆ ڕەتکردنەوە، قابل دەبێ بۆ ئەوەی بەدیلی بۆ دابنین. بەڵام نا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فریادڕەس بەو مانایە پێغەمبەر بووە لە خواوە، مەنهەج و بەرنامەیەکی ئیلاهی هێناوە. ئەم مەنهەج و بەرنامەیە یەکێ لە تایبەتمەندیەکانی ئەوە بووە تەواوی چین و توێژەکان و تەواوی بوارەکانی ژیانی گرتیتەوە. ئەمەش لێرەوە بەرەو ئەوەمان دەباتەوە، ئەگەر مەنهەجێک دەستکرد بێ، مرۆڤ کرد بێ، لە هەندێک بەرگ ناتوانێت دەرچێ، یان ناوچەیی دەبێ، یان شەخصی دەبێ، یان قەبەلی دەبێ. بەڵام چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەنهەجەکەی مەنهەجێکی ئاسمانی و ئیلاهیە، بۆیە عەجایب نییە بڵین هەموو چوێن و توێژەکانی گرتەوە، عەجیب نییە بڵین بۆ هەموو زەمانێکە، عەجیب نییە بڵین تەواوی بوارەکانی ژیانی گرتەوە. بۆیە دەبینین لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام عیبادەت چەندە گرینگە، سیاسەتیش ئەوەندە گرینگە. چینی تاجیر و چینی بەرز چەند گرینگە، چینی هەژاریش ئەوەندە گرینگە. خوێندەوار چەند گرینگە، نەخوێندەواریش گرینگە. یعنی هەموو توێژەکان بەیەکەوە لەو چوارچێوەیەدا خۆیان بینیەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەبەستی بوو کە خەڵک بکەوێتە سەر مەنهەجی خوا. بۆیە لێرە سەیرەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو بەرنامەیە لەو دینەکە هێنای بوو بە فریادڕەس بۆ هەموو چین و توێژەکان دووشتی زۆر ئەساسی تێدا بوو. یەکێکیان بریتی بوو لەوە گۆڕانکاریەکی ڕیشەیی ئەساسی فرەلایەن، دووەمیشیان بریتی بوو لە بەردەوامبوونی ئەو فریادڕەسیە، بەردەوامبوونی ئەم گۆڕانکاریە. هەمدوستایشی ئەو خوایەکەین کە ئەیمەی
پێناسکردە لە بۆ ناسینە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم. بەرام تەواوی مرۆڤایەتی حەقوایە دڵی پاک کاتەوە نیەتی ساغ کاتەوە ئەو جار ناوی ئەو پێغەمبەرە بینی پێشوازی لە دایکبوونی ئەو پێغەمبەرە پاکە بکە عەلەیهی سەلات وەسەلام. بەڵێ پێغەمبەری نازدار هە لە دایکبوونی لەو کاتێک کە لە دایکی ئەبی یەکەوت جار ئەو پێغەمبەرە ڕزگار دەرە لە بۆ چێ لە بۆ یەک لەوانەی کەوا ئافرەتە. ئەبوو لەهەب کە مامیەتی لەبەرەوە زۆر تامەزرۆ بوون کە بابی نەما و پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. ئەو پێغەمبەرە نازدارە کە لە دایک بوو یەک لەوانەی جاریەکی هەبوو ئەبوو لەهەب خەبەری لە بۆ بەر کە گوتی ئەوە بەڵێ کە ناوی لێ نەندراو بەڵام کە برازایەک پێیا بووە لە عەبدوڵڵای کە عەبدوڵڵا بای پێغەمبەری بوو وەفاتی کردبوو نەما بوو. ئەبوو لەهەب یەکەوت جار چی کردێ ئەوە لە ڕەحمەتی ئەو پێغەمبەرەیە کە هەروچی خوا فەرمی ئینا ئەرسەلناکە ڕەحمەتن للعالەمین هەموو توێژەکانە گرتەوە یەکەوت جار ئەو پێغەمبەرە بۆ هۆی ئەوەی کەوا ئەبوو لەهەب ئەو جاری ئازاد کرد و گوتێەوە ئازادی لەبەرەوەی موژدەی هاتنی ئەو پێغەمبەرت بە مندایە کە لە دایک بووە. بەڵێ فەریاد ڕەز بووە ڕزگاردەر بووە لە بۆ هەموو چین و توێژەک هەتا یەک لەوانە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام پاشی بوو بە پێغەمبەر دەوڵەتی دروست کرد یەک لەوانە کە دەوڵەتی پێخینە لە 52 فەقەرە دوو واتە 52 فەقەرە پێخینە لە 52 فەقەرە 27 لە بۆ غەیری موسڵمانان بەکارێت واتە یاسای ئیسلام 25 لە بۆ ئیسلامان بەکار هاتن 27شی لە بۆ ئەوانێکەوە لە ژێر سایە و سێبەری ئیسلام کەوا دەوڵەتی ئیسلام بەڕێیانەوە بات و خزمەتیانە کات و جا لێرە ئەو پێغەمبەرە هەر لەو کاتی بووە یاریدەدەر ڕزگاردەر لە بۆ مسلمانان لە بۆ جوولەکان لە بۆ نەسڕانیەکان لە بۆ ئەوانەی کەوا لە بنەوە دژاتی پێغەمبەری خوانە کردواتە منافقەکانی مەدینە. بەڵێ فڕیاد ڕەز بوو بۆ ئازادی گشت لایەنێک هەم لە ئینسانەوە بگرە تا دەگاتە حیوان و تا دەگاتە هەموو چین و توێژەکان بە مسلمان و غەیرە مسلمان. هاتنی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان ساڵ سەلەم ئەبێتە مایی بەختەوەری بۆ ئینسان بۆ حیوان بۆ نەباتات بۆ وەک خوای گەورە ئیشارەی پێداوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕەحمەت بووە بۆ هەموو جیهان نەک تەنیا بۆ مرۆڤ بە تایبەت بۆ هەر چین و توێژێک کە ئینسان مەبەستی بێ لایەنی خۆی تێری کردووە. بۆ نمونە لایەنی بەندەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەریاد ڕەز بە بۆی بەندەکان ئازاد بکە. لایەنی ئافرەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەریاد ڕەز بە بۆی کەوە ئافرەت لە ژێر زولم و ستەما دەربێنێ لە زیندە بەچاڵیە کۆتا پێبینی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە بۆ ئەوەی فکرە و بیرۆکە و ئایدۆلۆژیای ئینسان لە بەرپەرستن و لە دارپەرستن و لە ئەنواعی شت گۆڕیتی بۆی کەوە خودایەکی تاک و تەنیا ئینسان بپەرستی بۆ ئەوەی ڕێسکەیەکی ڕاز بگرینە دەست. ئەویش بەوەی کەوە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بوویتە هەدەفێک بوویتە هەنگاوێک تاوەکو ئێمە هیدایەت بدات لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بین لەسەر فکرە و ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ بوعثت لأتمم مكارم الأخلاق. دەڵێ من هاتووم بۆ ئەوەی کەوە ئەخلاق تەواو بکەم. جا ئەگەر ئینسان لە ڕووی ئەخلاقەوە تەماشای پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ ئەخلاقی کۆمەڵگەی تەواو کردووە و پێغەمبەری خۆشەویستمان ساڵ سەلەم توانیتی لەو هەنگاوەدا ببێتە پێشەنگ لە دنیایەدا و لە ڕۆژی دوایشدا بە هەمان شێوە. خۆشەویستی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی بە دووشت دەبێ. ئەو کەسەی کە دەیەوێ یادی پێغەمبەر بکاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەبێ بە دووشت بێ. یەکەمیان دەبێ کە یادی پێغەمبەر ئەکاتەوە پێغەمبەری خۆش بووێ عەلەیهی سەڵات وەسەلام. چونکە خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله.
یا محەممەد عليهەیهی سەڵات وسلام بەوانە بڵێ کە تۆیان خۆش دەوێت کە محەممەدیان خۆش دەوێت با شوێنی تۆ بکەون کە ئەڵڵایان خۆش دەوێت با شوێنی تۆ بکەون چکە ئەڵڵاش ئەوانیان خۆش دەوێت. ئەمە لە چییە؟ لە خۆشەویستی. دووەمیان تۆ کەسێکت خۆشویست دەبێ شوێنیشی بکەوێت، دەبێ یعنی هەنگاوەکانی ئەو هەڵێنی سونەتەکانی زیندوو بکەیتەوە، ڕەوشت و ئەخلاق و ئاکاری ئەم شخصە ئەم کەسە چی بووە تۆ مادام ئیدعای خۆشەویستی ئەەکەی دەبێ ڕەوشت و ئاکاریشت وەو بچێتەوە. تۆ بڵێ من محەممەدم خۆشەوی عليهەیهی سەڵات وسلام بەس بەڵام سەیری تەوقی سرت بکەیت تا بنی پێیەکانت هەمووی دژی سنەت و ئاکار و ئەحادیسی پێغەمبەر و هەڵس و کەوتی پێغەمبەر بێ ئەمە یادکردنەوە نییە، وەڵی ئەمە پێی ئەگوترێت دژایەتیکردنی پێغەمبەر عليهەیهی سەڵات وسلام. دووەمینیان تۆ کە یاد یەکەیەوە دەڵێ خۆشم دەوێ پێغەمبەرم خۆش دەوێ باش ئەی بۆ شوێنی ناکەوی. تەنها ئایا ئیدعاکردن من محەممەدم خۆش دەوێ عليهەیهی سەڵات وسلام لە ڕۆژی مەولودا و لە ڕۆژی لەدایک بوونا چکلاتێک و پەقلاوەیەک دابەشەکەم یان لە مزگەوتێکا کۆ ئەبمەوە دەفی بۆ لێ ئەدەم و چی ئەەکەم بەڵام لەو لاشەوە شوێن کەوتووەی پێغەمبەرنی عليهەیهی سەڵات وسلام ئایا ئەمە پێی ئەگوترێ خۆشەویستی؟ نەخێر. بۆ نمونە ئیمامی عومەر کەسێکی خۆشەویست بوو لای پێغەمبەر عليهەیهی سەڵات وسلام و پێغەمبەریش ئەوی زۆر خۆش دەویست. ڕۆژێک پێغەمبەری خوا دەستی خستە سەر شانی ئیمامی عومەر پێی فەرموو یا عومەر منت هەر بە کوردیەکە ئەڵێن بۆ ئەوەی درێژ نەبێ منت چەند خۆش دەوێ؟ وتی یا ڕەسوول الله واللهی تۆم لە هەموو کەس خۆشتر دەوێ تەنها لە نەفسی خۆم نەبێ. یعنی ئەی عومەر تۆ منت لە هەموو کەسی سەر زەمین خۆشتر دەوێ تەنها نەفسی خۆت نەبێ؟ گوتی بەڵێ یا ڕەسوول الله. واللهی گوتی یا عومەر ئیمانت تەواو نییە. گوتی بۆ یا ڕەسوول الله؟ گوتی واللهی دەبێ منت لە خۆت و لە نەفست و ماڵ و منداڵت و هەرچی لەسەر زەویە هەرچی پێی ئەگوترێ ئینسان لە هەمووی خۆشتر بێ. واللهی گوتی یا ڕەسوول الله ئێستا تۆم لە نەفسی خۆشم خۆشتر دەوێ. فەرمی ئەلئانە یا عومەر لە فەرمودەی بوخاریە ئەلئانە یا عومەر ئێستا ئیمانەکەت تەواوە. بزانە ئەوان هەم بە خۆشیان ویستووە هەم بەکردەوەش سەلماندووتیان کە پێغەمبەری خوایان خۆش دەوێت. ڕۆژێک لە ڕۆژان بیلالی حەبەیشی پێغەمبەر چوو بۆ کارێکا لە بیابان خۆی لمە کە ئینسان پێیەکانی دانێ جێ پێیەکانی دیارە. پێغەمبەری خوا ئاوڕی داوە لە پشتەوە سەیری کرد بیلال لە دووریە. تی ئەی بیلال بۆ هاتی؟ تی وەڵڵی یا ڕەسوول الله ترسام کافرەکان زەرێرێکت پێ بگەینن وتم با لەگەڵ پێغەمبەری خوا بم. وتی ئەی بیلال شوێن پێیەکانت نابینم بەس شوێنی پێیەکانی من دیارە. وتی یا ڕەسوول الله واللهی حەز ئەەکەم لە پێدانانیش تۆ پێت لە چ شوێنێک دانا منیش لەو شوێنە دانم. الله ئەکبەر ئەمە خۆشەویستیە و ئەمە شوێن کەوتنە. ئێستا کەسێک ئەبینی بە ناوی شتێکا یادی پێغەمبەر ئەکاتەوە بەس وەڵای لەوانەیە نوێژی بەیانی نەکە، لەوانەیە هەرچی تەلەڤیزیۆنەکەی بگرە دڵەکەی بگرە جل و بەرجی بگرە ماڵ و منداڵی بگرە هەمووی دژی شوێن کەوتنی پێغەمبەرە عليهەیهی سەڵات وسلام. موسەنای کوڕی سەعد ئەجێڕیتەوە ئەرێ سەمیعت ئەنەسەن یعنی ئەنەسی کوڕی مالک سەحابەی پێغەمبەر بوو عليهەیهی سەڵات وسلام و پێغەمبەری زۆر خۆشەویست. پێغەمبەر بە منداڵیش گەمە و گاڵتەی لەگەڵ ئەکرد. ئەی پێ فەرموو ئونەیس ئەها سوعبەتی لەگەڵ کرد چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو ڕوێکەوە بەڕاستی ئوسوەی حەسەنە بوو، هەر لەگەڵ منداڵان لەگەڵ ئافرەتان لەگەڵ بەرپرسان لە هەموو شتێکە. ئێمە دەبێت لەم ڕۆژگارەیە بەڕاستی پێغەمبەر عليهەیهی سەڵات وسلام بکەین بە قدوەی خۆمان. جا ئەنەس لێی ئەجێرنەوە سەمیعت ئەنەسەن ما من ليلة إلا وأنا أرى فيها حبيبي ثم يبكي. ئەفەرمێ هەموو شەوێک پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشەویستی خۆم لە خەون ئەدی ئینجا دەستم ئەکرد بە گریان. ڕۆژی جومعە بوو پێغەمبەری خوا لەسەر مینبەر بوو یەک قسەی کرد فەرمی ئیجلیسو هەرچی گوێی لەم قسەیە بوو لە شوێنی خۆی دانیشت. مەبەستی پێغەمبەر عليهەیهی سەڵات وسلام عەبدوڵای کوڕی مەسعود بوو پێی فەرموو دانیشە ئەی عەبدوڵای کوڕی مەسعود لەناو دەرگای مزگەوت دانیشت بەس گوێی لە ئیجلیسو بوو بۆ ئەوی بزانە قسەی پێغەمبەری عليهەیهی سەڵات وسلام جێبەجێ بکە. دەڵێ عولەما دەفەرمون سێ عەبدوڵای تر لە دەرەوە بوون هەر سێکیان دانیشتن بەس بە ئیجلیسو گوێیان لە دەنجی پێغەمبەر بوو عليهەیهی سەڵات وسلام. نمونە و بەسەرهات زۆرە لە شوێن کەوتن و پێهەڵێنان لە شوێنی پێغەمبەر عليهەیهی سەڵات وسلام بەڵام کات دەرفەتمان ناتە. پێغەمبەری خوا عليهەیهی سەڵات وسلام
چونکە لە دەستی خۆی نەبووە بەرنامەکە منهەجەکە دینەکە بریتینە لە ذاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بریتیە لە بەرنامەکە بۆیە لە کاتی پێویست ئامادەیە لە شوێنی پێویست ئامادەیە بۆ هەموو کەسەکان ئامادەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کوفاری ئەو زەمان ڕەخنەی ئەوەی لێدەگرن تۆ بەرنمەیەکت پێیە ئەو بەرنمەیە بەدڵی ئێمە نییە تۆ دەڵێ ئوبە و بیلال وەکو یەکوان تۆ دەڵێ هەژار و دەوڵەمەند دەبێ وەکو یەک سەیر بکرێن تۆ دەڵێ پێویستە گرنگجی بە هەموو لایەنەکانی ژیان بدەین ئەمە بەدڵی ئێمە نیە بیگۆڕە بە شتێکی ترمان بۆ بێنە جا دەڵێنیان ئەوەتە لەخوا داوا بکە بیگۆڕێ یان خۆت بیگۆڕە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئایەتی خوا وەڵامیانەداتەوە قل لو شاء الله ما تلوته عليكم ولا أدراكم به ناکری ئەوەی ئێوە داوای دەکەن ئەگەر خوا حەزی کردبایە ئەسڵەن ئەوەشم پێڕا نەدەگەیاندن کە ئێستا پێتان ڕادەگەینم بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی پێویست فریاد ڕەسە بۆ ئەو کەسانەی کە محتاجن بۆیە دەبینین بەرنامەکە بە هاواری گەنجان هاتووە بەرنامەکە بە هاواری ئافرەتان هاتووە بەرنامەکە بە هاواری هەژاران هاتووە بەرنامەکە تەنانەت ئەمەش بە هاوارچوونە کە تۆ دەوڵەمەندێک لە حەرام ڕزگارکەی بەرەو تیجارەتێکی حەڵاڵ سەرکردەیەک لە زوڵمی نەفسی خۆی نەجات بدەی بەرەو عەدالەتێکە هەر سەرکردەی جارانە بەڵام عەدالەتەکە بۆیە ئیمامی عەلی دەفەرمێ بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت دەسەڵاتدار بن دەفەرمێ عەدالەت کەمی تێدەچێ ئاسانتریشە بەڵام زوڵم زۆری تێدەچێ و سەری ساحیبەکەشی زوو دەخوا و کەم تەمەنیشە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەو مەنهەجە ئیلاهیە کە هات توانی گۆڕانکاریەک لەو کۆمەلگایە دروست بکە ئەم گۆڕانکاریەش بەردەوام بێت تا ئەو کاتێک کە خوا مەشیئەتی لەسەرە وە بە هاوار و یعنی فریاد ڕەز دەبێت لە هەموو کاتێک بۆ هەموو ئەو کەسانێک کە محتاجن بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە بزانین تا ژیان بەرەو پێش بچێ تەکنەلۆجیا بەرەو پێش بچێ داهێنانی زۆرتر بکرێن لە بواری مادی زیاتر پێویستمان بە پێغەمبەرە بێ عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە دەبینین ئەمڕۆ ئەو حەقیقەتە دەرکەوتووە محتاج بوون لە بۆ پێغەمبەر لە بۆ نەهجی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیاترە تا لە ڕابردوو بەڵێ پێغەمبەر بە فەرمیتی کافەتەن لیناس کە گوتی لیناس واتە مسلمان و غێر مسلمان ئەگرتەوە وشەی ناس پێناسە نییە لە بۆ ئیماندار و لە بۆ مسلمان پێناسەیە لە بۆ هەموو ئینسانێکی کەوا لەسەر ئەو ڕزێجا بەڵێ فریاد ڕز بووەکە و پێغەمبەرە چی کردی ئەوەی هاتیە کەوا جانی ئەو پێغەمبەرەی بفەوتینی واتە تیرۆری بکە پێغەمبەر ئەوی ئازاد کردیا ئینسانێک بی کە بتوانێت دژمنی خۆی ئازاد کە ئایا چۆن دۆست و ئەو کەسانێک کەوا لە ژێر فەرمان و دەوڵەتیوی بن ئایا کو یارمەتیان نادە بەڵێ یەک لەوانە کەوا هات لە مەدینەی پێغەمبەری ڕەسوول عەلەیهی سەلات وەسەلام دەستی بگەتە خوێنی پێغەمبەر بەڵام سەحابە گرتیان و ئیمامی عومەر کە گرتی یەک لەوانە سومامە ئەبوو سومامە بوو پێغەمبەر لە باتی ئەوەی کەوا بیکوژی لە باتی ئەوەی کەوا ئەزەتی بدا لە باتی ئەوەی کەوا حەقی ڕوحی خۆی لێ وەرگریتەوە پێغەمبەر فەرمیان گۆ نامتان داتێ ئەوتان داتی گوتیان پێغەمبەری خوا ئەوە دژمنی خوا و دژمنی پێغەمبەری خوایە و هاتیە کەوا جانی پاکت بفەوتێنێتی فەرمی نانی بدەنێ ئاوی بدەن ئەو پیاوە بەڕێزە کە کردیانەوە پێغەمبەر ئازادی کرد پێغەمبەر فەرمی داوایەکم هەیە حەز ئەکەم ئەتوو ئەگەر ئیمان بینی وتی محەممەد ئەمن ئیمان ناینم ئازادم فەرمی ئازادی یەک لەوانە کەوا شریعەت و بەرنامە ئیسلام ئازادی بەس لە ئیسلام هەیە لە غەیری ئیسلام هەمی درۆ دەرەسێ هیچ تێدانێ بەڵام ئازادی واتە حڕی بە وشەی عەرەبی بەس لە ئیسلام هەیە فەرمی ئازادی ئەو پیاوە
تیای محەممەد ئەگەر بم کوجی خوێنێکی زۆر و کەویتە سەر لەبەر وەکوێ ڕئیس عشیرەت و ڕئیس قەبیلە ئەوانە ئینسانێکی معروف بوو بەڵام ئەگەر ئازادیشم بکەی پاداش دەچی دنیاوی زۆر دەدات دەست خزم و کەس و کارەکانی من یارمەتی دەدەن و ئەگەر ئازادی بکات چەندی بتەوێت لە پلە و پا و خوێن واتە مادەی دنیا ئەمن ئەدەمێ پێغەمبەر فەرمی هیچم ناوێ هیچم ناوێ بڕۆ ئازاد بە لەبەرەوەی بەرنامە و شریعەتی مە وایە خوای تەبارەک و تەعالا ئەمنی نردیمێکەوە ڕەحمەتەن للعالەمین ئازادی کرد ئەو پیاوە ئەبوو سومامە بەڵێ ڕۆی پێغەمبەر فەرمی نەک بڕوە فەرمی ئەمانەتشی بدەنێ هەتا لەژێر سێبەری جوندی ئیسلامە واتە لەژێر سێبەری سەربازەکانی ئێمەدایە ئازادی کە بڕون نەبادە یەکە خنەی ناسی کە خوا نەخواستە بڕێن ئەوە ئینسانێکی بێ باوڕا لەمەکە هاتین قلاب سەرۆکە فەرمی ئازادی ئەوجا کە دەرچوو لەژێر سایەی ئەو دەست هەڵاتداری ئیسلام دەرچووە پیاوە ڕاست و خۆی ششت و گەڕاوە گوت ئەی پێغەمبەر ئەمن هاتیمە و گەڕایمەوە بەدڵ و ئازادیەوە ئەمن ئەوە شادومانیم هینا فەرمی باوڕم هەیە کەوا لەسەر ئەو ئەرزات و کۆتا پێغەمبەری ڕزگاردەری فەرمی ئەدی لە بۆ چی تەکلیفم لێ کردی ئەتویمانت نەینا گوت وڵڵی پێغەمبەری خوا ترسم ئەو ئیمانە لەو سەردەمی نەبیتە بەدیلی ئەو ئیمانێک کە خوا داوای لە من کرد لەبەرەوەی نەبادە لە ترسی ڕوح ئێستاش ئەمن ئەی پێغەمبەری خوایە لەسەر ئەو ئەرزەی لە هەموو دم و چاوان نەشیرن تر لە بۆ من ناحەستر لە بۆ من ئەوەی کەڕکم لێ بتو دەم و چاوی تو بوو بەڵام ئێستا لەسەر ئەو ئەرزەی جوانترین و خۆشەویستترون و لە خۆشترین کەس ئەتوی لەکنەمە لەسەر ئەو ئەرزەی ئەی محەممەد لەکنە من لە هەموو دنیا ناخۆشتر و دڵتەنگتر و خراپتر خاچی مەدینە بەڵام ئێستا کە خاچی مەدینە لەکنە من خۆشەویستترین خاکە خۆشەویستترین ئازادی من لەو خاکە وەرگێ داوە بە دڵێکی پاکەوە ئیمانم هینا بەڕێ ئەو پێغەمبەرە وەچێ بووە هۆی ئەوەی کەوا نەرمونیانی ئەو پێغەمبەرە عەدالەتی ئەو پێغەمبەرە ئازادی ئەو پێغەمبەرە ئەو پیاوە لەو هاتێ ڕوحی پێغەمبەر دەربینی شەهیدی بکە ئەو دارەکە ئیمانی بە پێغەمبەرەدا ئیسپاتەوە دەلیل و بەڵگەیە پێغەمبەر عەلەیهی السەلاتو وەسەلام لە بۆ هەموو چین و توێژەک ئەو پێغەمبەرە عەلەیهی السەلاتو وەسەلام ڕەحمەتە موژدە دەرە هەم لە بۆ دوا ڕۆژیش بێگومان وەکو بە سەر نقاط ئیشارەمان پێدا فریادڕەسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر لایەنی ئافرەت لێ بگرین کە دوێنێ ڕۆژی دەیکرد بە ڕۆژی یادی توندوتیژی بەرامبەر بە ئافرەت بەداخەوە لە نێو کۆمەڵگەی ئێمەشدا بەگشتی لە دنیادا بە تایبەت لە نێو کۆمەڵگەی ئێمەشدا ئەوانەی کەوە هەڵگری پەیامی عیلمانیەتن سەر تاسەر دژی ئیسلام ئەوەستن و وایان کردووە کە بەڵێ ئیسلام دژی مافەکانی ئافرەتە بەڵام ئەگەر بین تەماشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو بوارە تەماشا بکەین فریادڕەسی هەرە سەرەکیە لەوەی کەوا حەق و مافی ئافرەت بدات بۆ نمونە لەوەی کەوا بتوانێ ئافرەت لە زیندە بەچاڵی کۆتا پێبینی بەر لەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێت ئافرەت زیندە بەچاڵە کرا ئافرەتی وا هەبوو دەمێردی هەبووە ئەمە وای کردووە کە یعنی نەسی ئینسان تێکەڵ ببێ دیار نەبی چۆن دروست دەبێ بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا دێ ساڵ سەلەم تەماشا بکەین چمان پێڵێ ئەفەرمی خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیەکەوە لە بۆ چێ لە بۆ ماڵ و مناڵی خۆی باشبی و دەفەرمی من لە هەر هەمووتان باشترم بەرامبەر بە ماڵ و مناڵم واتە فریادڕەسە بۆی کەوا خێزان دروست بکە لە هەر وەختێکیشدا کە خێزان دروست بوو ماڵێ دروست بوو دەوڵەتێ دروستە بێ بەڵام ئەگەر بنچینەی ماڵێ خێزانێ لەسەر ئەساسی دروست نەبوو ئەم ماڵە تێکچوو وڵاتی شوێرانەبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەک جەنابەت کە ئیشارە پێدا هاتووە فریادڕەسە بۆی کەوا حەقی هەژاران لێ قەوماوان یەتیمان هەر هەمووی بگەینیتە شوێنی خۆی بۆ نمونە لە فەرمودەی کە باز دەکات دەفەرمێ من و ئەو کەسەی کە کەفیلی یەتیمە ئەو هاینە لە ڕۆژی قیامەتادا پەنجەکەی وا لێیەکە واتە فریادڕەسە بۆی کەوە یەتیم لە ناخۆشی و ناڕەحەتی ڕزگار بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فریادڕەسە بۆی کەوا دەوڵەت دروست بکە فریادڕەسە بۆی کەوا بنچینەی برایەتی لە نێو موسڵمانان و لە غەیری موسڵمانانیش
دروست بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فریاد ڕەسە بۆی کەوا ئینسان لەسەر عەهد و پەیمانی خۆی ئەگەر لەگەڵ دوژمنەکەشیا بێ مصیر بێ بەردەوام بێ نەک پەیمان بشتێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر تەواوی مافەکان لە هەر شوێن لە هەر جنگەیەک تۆ بتەوێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکۆڕیەوە لەوێدا پێغەمبەر ئەبێتن بە فریاد ڕەسی ڕزگارکردنی ئینسانەکان لە دنیادا. زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی کە ئەم دینە پاکەیان بە ئێمە گەیاندووە بەڕاستی هەموو دەقە و سەعات و لەحزەیەکە پێغەمبەریان لە یاد بووە وە شوێنیشی کەوتون. ئەوە نەبووە تەنها بڵێ ئەمڕۆ 12 ڕەبیع الئەوەلە من ئەمڕۆ پێغەمبەرەکەم لەدایک بووە لە 360 قسوور ڕۆژای یەک ڕۆژ هەڵبژێری بۆ یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. تەلەڤیزیۆنەکەت یەک ڕۆژ ناوی محەممەدی لەسەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام، یەک ڕۆژ سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ بدەی عەلەیهی سەڵات وەسەلام. زانایانی ئیسلام هەرگیز ئەمەیان نەکردووە، بەڵکو لە ژیانی ڕۆژانە لە خواردن لە جلوبەرگ لە هەڵس و کەوت حتا پاش وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمامی شافعی ئیمامی مالیک ئەمانە پاش وەفاتی پێغەمبەر کە دەچوونە شاری مەدینە دەچوونە زیارەتی قەبری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆی پێغەمبەری خوا بێخنەوە یادی خۆی. خۆ ئەم ڕۆژەی کە چوونەتە سەر قەبری پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ ڕۆژی لەدایک بوونی نەبووە، هەموو لەحزەیەک لە لای ئەوان ڕۆژی زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام. لە نان خواردنە بە دەستی ڕاست نانەخوا ئەرێ ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کە لە بازار دەگات بە کەسێک سەلام عەلەیکم ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. شەو ڕۆژی جومعەدا دەیان ڕۆژەکانی تر سەڵاوات لەسەر پێغەمبەر ئەدا عەلەیهی سەڵات وەسەلام. زانایانی ئیسلام بەمەیە یادی پێغەمبەریان کردوتەوە عەلەیهی سەڵات وسەلام، نەک بەرجەستەیان کردبی لە ڕۆژێک و لە سعاتێک و لە لەحزەیەکە لە مزگەوتێکا و لە شوێنێکە ئەمڕۆ پێغەمبەر لەدایک بۆ با یادی بکەینەوە. نەخێر بە جۆرەها شێواز یادیان کردوتەوە، یادکردنەوە بە معنای لە لای ئێمە شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، جێبەجێکردنی ئاکار و ڕەوشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە زۆر گرینگە لە دنیا. خۆم من لەگەڵ ئەوە نیم هیچ کاتێک سەرکردەکانی دنیا بەراورد بکرێن لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. لە دنیا ئەوانەی هاتوون غەیری پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بە هەر ناو نیشانێک هاتبن. جاری وا هەیە کەسێک شۆڕشی کردووە هاتووە بە حیساب بە هاتووە چینی کرێکار نەجات بدە. شۆڕشی وامان هەیە بە نیسبەت ئافرەتان کراوە. جاری وا هەیە سەرکردەیەک هاتووە وڵاتەکەی نەجات بدە، بەڵام دەبینین کە دەگاتە دەستەڵات دەگاتە ئەوەی خۆی دەویست یەکەم هەنگاوی ئەوەیە لە مەبدەعەکەی خۆیەدا. جاران هاتبوو چینی کرێکار نەجات بدە، ئێستا ئەو دێدەیان چەوسێنیتەوە. ئەوە هەر لە دنیا دوای مەرگ. ئەوە ئاەتی شایەدە لە قورئان کە زاڵم و ستەمکاران لە قیامەت خۆیان بەری دەکەن لە شوێنکەوتوەکانیان، شوێنکەوتوەکانیش لەعنەتیان لێ دەکەن. بەڵام پێغەمبەران بەگشتی سەڵات و سەلامی خۆیان لەسەربی، پێغەمبەری ئێمەش بە تایبەت لە قیامەتیش ئومەتەکەی خۆی لە یاد ناکە. بۆیە دەبینین ئەو فەرمودەیە مەشهورە لە سەرزاری هەموو مسلمانان کە لە زۆر مەوقیف بە تایبەتی لە سیڕات کە مەوقیفێکە ئەزیەت و ئازاری زۆری تێدایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی لەم بەر ڕاوەستاوە هەر دوعا دەکا اللهم سلم اللهم ئومەتی اللهم ئومەتی، خوایە ئومەتەکەم خوایە سەلامەتیان کەی، خوایە یارمەتیان بدەی، خوایە عەفویان بکەی. بەڵام لەگەڵ ئەوەشدا دووبارە ئەم خاڵە زۆر گرینگە. مامۆستا ناسری سوبحانی ئاماژەی پێدەکا لە تەفسیری سوورەتی یونس، جوولەکەکان بەوە سەریان لە خۆیان شێواند گوتیان ئێمە شەعب وڵڵاهی موختاری. مەسیحیەکان گاورەکان بەوە سەریان لە خۆیان شێوان گوتیان وەڵا ئێمە عیسا هەموو شتێکمان بۆ دەکا، نابێ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەم کڵاوە لە سەری خۆی بنێ وەڵا ئێمە مادام ئومەتی ئەوین لە قیامەت بە هاوارمان دێ ئەوە بالێرە پشتێنی لێ بکەینەوە. نە لەو لاشەوە، چونکە ئەم دینە گرینجەکەی ئەوەیە موازنە و موافقەشی زۆر عەجیبی تێدایە.
لەولا ئاگادارمان دەکاتەوە کە شەفاعەتان بۆ دەکەم دوعاتان بۆ دەکەم لە قیامەت لەخوا دەپاڕێمەوە بەڵام بە فاتیمەی کچیشی دەڵێ بۆ قیامەت کار بکە بە عائیشەی خێزانی دەڵێ بۆ قیامەتت کار بکە لەوێ هەندێک مووقیفەیە بە هاوارتان نایە کەس بە هاواری کەس ناچی بۆیە خوا دەفەرمێ یەومە یەفیڕ المەرء من ئەخیه جا ئەمەش دیقەتە خوا بۆ ئەخی لێرە پێش خستووە بەعزە زانایان فەرمویانە ئەخ لە پێش ماڕ و منداڵیش بۆی ئینسان کە ئەزیەتێکی توش دەبێت دەڵێ ئاخ ئەمە لە ئەخی ئاخەکەی لە ئەخەوە هاتووە یانێ پێغەمبەریش ئاگاداری کردینەوە عەلەیهی سەڵات وەسەلام خۆتان کارێک بکەن تا بتوانم داواتان بۆ بکەم نابێ ئێمە بە دەردی جوولەکە و گاور بچین بە تەمای ئەوە لە خۆمان گەڕین مادام ئومەتی ئەوین هەموو شتێک مەیسەڕەوانی دەبی خۆمان کارێک بکەین ڕوومان بێ بچینە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوومان بێ ڕووی پێغەمبەر سپیکەین بتوانێت داوامان بۆ بکات ئەمە زۆر گرینگە بەڵێ دەبێتە فریاد ڕەز لە دوا ڕۆژیش بەڵێ شەفاعەتکارە بە تایبەتی بۆ گونەحبارانی ئومەتەکەی بەڵام نابێ پشدێنی لێ بکەینەوە پێمان وا بێگە هیچیش نەکەین ئەوە شوێن ئەو بکەوین تەواوە بەڵێ ئەو پێغەمبەرە عەلەیهی سەلات وەسەلام هەم نەذیرە هەم بەشیرە و نەذیر واتە وشیارکەرەوەیە لە دنیا بەشیریش موژدەدەرە لە بۆ قیامەت ئەو پێغەمبەرە عەلەیهی سەلات وەسەلام بەڵام لە بۆ ئەوانەی کەوا گوناحی کەبیرەکە ئیختیلافی لەسەرە بەڵام چی ئیختیلافەک نییە لە بۆ ئەوانەی کەوا غەیری بەرنامە و شەریعەتی ئیسلام بکەنە بەرنامەیە واتە ئینسانە حەتە با نوێشکەریش بی بەرام باوەڕی بە بەرنامە و شەریعەتی پێغەمبەر نەبوو ئیشی دەوڵەتی بە بەرنامە و شەریعەتی پێغەمبەر بەڕێوانە بر ئیش و ڕفتار و کار و پیشەی خۆی بە بەرنامە و شەریعەتیتان بەڕێوەنە بر بەڕێ پێغەمبەر شەفاعەت ناکە لە بەو کەسانە هەروکی زۆر کەسان گوێمان لێ حتا نوێشکەریشە داوای لێکرد لە بۆ حەل و مەشاکل وەڵا ئەمە قەنەعەتم بە شەریعەت نییە ما قەنەعەتم بە یاسای سەردەمەیە جاواتە ئەوانەی کەوا باوەڕی کاملیان نییە بە بەرنامە و شەریعەتی ئیسلام ئەوانە پێغەمبەر شەفاعەتیان لۆ ناکە و ئیشکالیش نییە لە بۆ ئەوانەی کەوا مشریقن ئەوانەی کەوا وەکو نەسرانیەکان یانە وەکو ئەوانەی کەوا داوا لە غەیری خواکەن لە بۆ خێر و شەر لە بۆ پاراستە لە بۆ ژیان و لە بۆ هەموو شتێک لەوە داوایان لە بۆ غەیری خوا پێغەمبەر لە بۆوان شافع نییە شەفاعەت ناکە ڕزگار دەر نییە بەڕام هەر کەسانێک کەوا ئیمانی هینابی بە رەب العالەمین لەبەرەوەی خوا فەرمی وما كنا معذبین حتى نبعث رسولا ئەوە تەکلیفی لێ ناگەرێت کە ئینسانێک بەرنامە و شەریعەتی ئیسلامی پێنەگەیبی دەنگ و باسی نە بە تەلەڤیزیۆن نە بە ڕایدۆ نە بە فەزایی نە بە دەعوا نە بە بیستن واتە ئینسانێک کە ئەو دەنگ و باسە پێنەگەیبی ئەوە تەکلیفی لەسەر نییە بەڵام مادام ئینسانێک لەژێر سایە و سێبەری ئیسلامە لەناو مسلمانان ژیان ئەبەتە سەری بەرنامە و شەریعەتی ئیسلام پێ بەرنمەیەکی ڕاستەقینن حتا نوێژ بکە پێغەمبەر شەفاعەت لە بۆوان ناکە بەڵام ئینسانە کەوا بە دڵێکی پاک وشەی لا إله إلا الله محمد رسول الله هەروکی فەرمیتی من قال لا إله إلا الله أو لە هەندێکیان فەرمی خالصة یا ئەو مخلیصة خالصة و مخلیصة ئەوەیە کە ئینسانێک بڵێ هەر ئینسانە بەدڵ سۆزیەوە بڵێ هیچ خوایەک نییە هیچ ژیاندەرەک نییە هیچ هاندەرەک نییە لە بۆ چاکە ئیلا خوا نەبی ئەوە بەڵێ دیارە ئەو ئینسانە باوڕی بەخوایە توکە ئەگە ئینسانێک حتا با بتڕێ لا إله إلا الله بەڵام خالیس نەبوو مخلیص نەبوو بە بەرنامە ئیسلام پیادەی ژیان و ئەو دنیای بەڕێوە نەبەر پێغەمبەر ئامادەی شەفاعەت لە بۆوان ناکە ئەمە ئینشاءالله شەفاعەت لە بۆ هەموو ئەوانەی کەوا وە دوای بەرنامە و شەریعەتی ئەو کەتینە ئینشاءالله رب العالمین واکە ئەو پێغەمبەرە شەفاعەت لە بۆ ئومەتی خۆ لە بۆ هەر کەسانێک کەوا دینی ئیسلام زیندیەکەنەوە ڕێبازی ئەو پێغەمبەری پیادەکەن شەریعەتی ئیسلام پیادە ئەکەن ئەو سنەتەی پێغەمبەری ئەژینەوە هەروکی فەرمی من سن سنة فله أجر 100 شهيد فەرمی هەر کەسانێک کەوا ڕێبازی زیندی بکەتەوە لەو کاتەی کەوا ڕێبازی ئیسلام نامری بەرام ئەنوی
زیندی بکەتەوە و شاری بکەتەوە فەرمی خێر و پاداشتی سەد شەهیدی ئەگاتێ جا ئینشاءالله ئومەتەش لەوانەیەکەوە شەفاعەتی و پێغەمبەرە پێئەگات و هەم لە دنیا هەم لە قیامەت. چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دنیادا فەریادرەسە بۆ هەموو چنین توێژەکان حتا بۆ نەباتاتیش ئەگەر ئێمە کە باسمان کرد بۆ حیواناتیش بە هەمان شێوە لە ڕۆژی دواییدا زۆر لەوە گەورەترە. لیواء الحەمد هەڵگری پەیامی حەمد لە ڕۆژی قیامەتە لە دەستی پێغەمبەرادایە صلی الله عليه وسلم. بۆ کاتێک کە خەڵکی خەریکی ئەوەن کە لە ناڕەحەتی ڕۆژی مەیدانی مەحشەرادانا لە ناخۆشی مەیدانی مەحشەرادانا خەڵک لەبەر ئازاری ئەم ڕۆژە ئەڵێن خدایە حەشرمان بکەی ئەگەر بچینە جەهەنەمیشە ئەوەندە بێزارە بن. جا خەڵکەکە بەرەو پێغەمبەرانەچن بەرەو حەزەتی ئادەمەچن فەرمیە من خاوەنی ئەم مەقامە نیم بڕۆنە لای حەزەتی ئیبراهیم یەک بە یەک هەنگاوەکان تا دەگاتە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. بۆی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم لەوێدا سجدە ئەبات بۆ خوای پەروەردیگارە. بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام لەبەرکە وەختەکەمان دیاریکراوە ئێمە هەر ڕۆس نقاتەکە باسەکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلەم چۆکدا ئەدات لە بەرامبەر ڕەب العالەمین. خوای پەروەردیگار بەهۆی جوبرائیلەوە پێی دەڵێ هەستەوە یا محەممەد هەستەوە داوا بکە ئەمن لە ئومەتەکەت خۆش دەبم لەو ئومەتەی کەوا گوناهەکانیان بە قەدەری دنچی گەنم جۆیە لەوانە لیان خۆشە بم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات کە لێ پرسی بۆ وات کردووە ئەفەرمێ ئومەتی ئومەتی دا هەستی ئەی محەممەد لیان خۆش دەبم ئەگەر گوناهەکان بە قەدەر دنکە گەرم و جۆ بێ. پێغەمبەری خوا دووبارە سەری خۆ لەسەر دایانێتەوە بزانێت چەند لە خەمی ئومەتەکەیدایە دەفەرمێ حەسەوە یا محەممەد هەر دەفەرمێ ئومەتی ئومەتی خوای گەورە فەرمێ لیان خۆش دەبم ئەگەر گوناهەکانیان بە قەدەری خەردەلێک بی ینی مسقالە زەڕەیەک بی. جا دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری سێمی سەر لە سزدانێتەوە ئەفەرمی خوای گەورە لێ بانجی ئەکاتن بەهۆی جوبرائیلە ئەڵێ ئەی محەممەد هەستەوە دەفەرمێ ئومەتی ئومەتی هیچم ناوێ بەس ئومەتەکەم دەوێ. خوای گەورە فەرمێ ئەی محەممەد لە ئومەتەکەت خۆش دەبم ئەگەر بێت و گوناهەکانیان بەدەقات لە مسقالە زەڕە کەمتر بێ من هەلیان خۆشە بم. تەماشەکە پێغەمبەری خوا لەوێشەوە فریادڕەسە بۆی ئینسانەکان لە عەزاب و ناخۆشی جەهەنەمە بەرەو خۆشی و بەختەوەری بەهەشتا بەرێ. بۆی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم خوای پەروەردیگار ئەگەداری کردمەوە لە ڕۆژی دواییدا مخەیەری کردم لە بینی ئەوەی نیوەی ئومەتەکەم بەرم بۆ بەهەشت یان شەفاعەت دەڵێ من فەختەت و شەفاعەتە شەفاعەتم هەڵبژارد بۆیە دەزانم بە شەفاعەتەکەم لە نیوەی زیاتر دەیان بەمە بەهەشتێ. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ شەفاعەتی من لە ڕۆژی دواییدا ئەو هەندە زۆرە بۆ هەموو کەسێکە ئەگەر شرکی لە بۆ خوا بڕیار نەداوێ. بەڵام لە کاتێک کە پێغەمبەر وا فەرمێ وانەیە کە ئێمەش پشدێنەکەمان لێ بکەینەوە و لێ پاڵدەوینەوە بڵێن وەڵاهی دەی پێغەمبەر لەوەیە شەفاعەتمان بۆ کە نەخێر ئەبێ بۆ خۆشمان کەمێ هەوڵ بدەن ئەبێ بۆ خۆشمان ئەعمالێکمان بکەین. لۆی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم الدنیا مزرعة الآخرة دنیا چێڵگەیەکە ئینسان لە دنیادا چی بچینی لەوێ دەدوریتەوە بەڵام هەمیشە ئێمە نوقسانیمان دەبی معسووم نین ئێمە گوناهمان دەبی بەڵام لەوێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە ڕزگارەکات شەفاعەتمان بۆ دەکا. یەکەم کەس کە شەفاعەتی بەدەستە ئەو محەممەد المستەفا صلی الله علیه وسلم یەکەم کەس کە دەرگای بەهەشتی بۆ دەبێتەوە ئەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم و یەکەم ئومەتیش خۆشبەختی ئێمە حاڵخۆشی ئێمە لەوەدایە یەکەم ئومەتیش کە دەچێتە بەهەشت ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوە بە چییە؟ ئەوە بە شەفاعەت و بە گەورەی و ڕێزلێنانی خوای پەروەردیگارە لە محەممەدەکەی صلی الله علیه وسلم ولا ئومەتەکەشی بە هەمان شێوە وەک بەخۆی دەڵێ ئەنا سەید ولدی ئادەم یوم القیامەة ولا فەخرە من گەورەی بەنو ئادەمیان لە ڕۆژ دوای بەڵ فعلا لە بەرچاوی هەموو دنیایەدا پێغەمبەر لە بەرچاوی هەموو ئومەتاندا بە دەرەکەوێت کە گەورەی هەموو پێغەمبەران یەکەم کەس یەکەم پێغەمبەری ئێمە داخلی بەهەشتا بێ ئەنجا پێغەمبەرەکان شوێنی ئەکەون ئومەتەکەشی پێشی هەموو ئومەتەکان دەبی کەواتە بۆمان دەرەکەوێ هەم لە دنیای کە فریاد ڕەز بوو بۆی کەوا خەڵکی لە جەهل و نەفامی لە کۆلیایەتی لە زیندە بەچاڵی ڕزگار بکە لە ڕۆژی دواییشدا خەڵکی لە گوناه و تاوانەکان ڕزگارەکە بەرەو بەهەشتیانە بە.